بەڵێ سڵاو لێ بێ سڵاو لە تۆ لە بینەرانی NRT وەک لە دیمەنەکەی پرچێشمەوە دیارە چەند خولەکێکی دیکە بڕیارە سەرجەم لایەنە سیاسیە کوردیەکان جگە لە جوڵانەوەی نەوەیونێک لە ماوەی لەسەرتای دروستبوونەوە تاوەکو ئێستا بەشداری کۆبوونەوەی لایەنە سیاسیەکانی نەکردو و هاوکات پارتی دیموکراتی کوردستانیش لە دوای 16 ئۆکتۆبرە بۆ کاریەوەی کە بدۆخە ئەسکەرتارێتە بەشداری کۆبوونەوەکانی نەکردووە و لە ئێستاشدا بڕیارەکەمێکی دیکە لەسەر هۆکاری کۆبوونەوەکەشیان بۆ 5 وەردەگەڕێتەوە کە نەبوونی خزمەتگوزاری و گرانی نرخی مۆلیدە ئەهلیەکان و چەندین بابەتی دیکە من بۆ زانای زیاتر میوانێکم لایە هاوڕێشوان بە پرسی حزبی زەحمەتکێشان لەقی کەرکووک مامۆستا سڵاو لێ بێ خۆپیشاندانەکەتان بۆچی گەرێتەوە کارەکە؟ ئەلبەتە کۆبوونەوەکەی ئەمڕۆ بەس بۆ مەسەلەی خۆپیشاندانەکە نییە. ئێمە حزبە کوردستانەکان بەردەوام کۆبوونەوەاتمان هەیە. خۆتان زانێ ئێمە لە شارێکان پڕ لە کێشە و پڕ لە مەشاکل و پڕ لە گیر و گرفتە بۆ هاوڵاتیان. یەکێکە لەو شارانەی کە بەڕاستی بە پیسترین شاری عێراق دانراوە زبالە پاشماوەی خەڵک ئەمانە هەمووی کێشەن، کێشەی سیاسی، کێشەی ئیداری، کێشەی کارەبا، گرانبوونی نرخی مۆلیدەکان، ینی لە هەموو عێراقا بەخەت کەرکووک مۆلیدە پارەکەی گران نەبووە. ئەمانە هەمووی کێشەن. ئێمە چی دەکەین؟ دەوری ڕاوێژکاری دەبینین، ینی هەوڵ دەدەین ئەم مەسەلانە بکەینە راپۆرت و بیدێنە ئیدارە و فشار لەسەر ئیدارە دروستکەین کە بۆ ئەمانە وایە. لە زومنی ئەم بەرنامەی ئەمڕۆ مەسەلەی خۆپیشاندان هەیە، چونکە ئێمە چەند جارێک یاداشمان داوەتە ئیدارە قسەمان کردووە، پەیامی ڕۆژنامەنووسیمان مەسجمان ناردووە، ئەم ئیدارەی جۆ ناگرێ، ئەم ئیدارەی سەپێنراوە. مامۆستا وەکو دەبینین ئەنجومەن هەڵوەشاوەوە یا خۆسەر کراوە لە بری ئەوان ئەندام پەرلەمانەکان لە پەرلەمانتاران ئەوان ڕخابین بەسەر ئیداری شارەکەەوە، یعنی ڕۆڵی ئەوان چی بووە لە نێوەندێ؟ بەداخەوە لە دوای سەرکردنی ئەنجومەنی پارێزگا و بەتابەتی پارێزگای کەرکووک لە دوای 16 ئۆکتۆبر ئەنجومەنەکەی بە عەمەلی نەمابوو. ئەندام پەرلەمانەکان ناتوانن ئەو ڕۆڵە ببینن، چونکە بەڕاستی یاسایەک نییە ئەوان بتوانن ڕۆڵی ئەو چاودێری کە هەیە بیبینن بە باشی، چکەوان ئەرچی تریانێ، ئەوان لە پەرلەمانی عێراقن و ناوناوە لەگەڵ ستافی ئیدارەی محەلی ئێرە کۆ ئەبنەوە، بەڵام ناتوانن ئەوە دروستکەن. و بەڕاستیش محافزی کەرکووک کە بەکالەت لێرەیە، ینی زۆر ینی بێ ئەوەی کە حساب بۆ کەس بکایانی ئەوها ئیشەکە بە جۆرێک کە وەگەوەی مەسەلەن ئێرە یەک شار یەک پێکاتی تیابێ ئەو حاکمی بێ و هەڵبژێردرا بێ و نا ئەو خۆی بۆکالت لێرەیە، ئەو خۆی لە ئەنجامی ئەو کێشەی 16 ئۆکتۆبر لێرەیە، بەڵام بەداخەوە ئەو ڕێز لە کەس ناگرێت. دەوترێت پلانێک لێ لەم تەوەرێک لەسەر دیاریکردنی خۆپیشاندانێکی بەرفراوان. یەک لەو خاڵانەی کە لێرە ئیمڕۆ مناقەشەیەکەین مەسەلەی بژاردەی خۆپیشاندانە، چونکە وەکو باسم کرد ڕێگاکان تر گیراوەتە بەر ئیسفادە نەبووە. پێمان وایە خۆپیشاندان فشارێکی باشە، دراسەیەکەین پێمان باش بوو بڕیاری لێدرێ ئەمڕۆ خۆپیشاندان نەکرێت بە تاکیدی. گۆڕینی پۆستە ئیداریەکان لە کەرکووک لە کوردستان دەدرێت بە عەرەبەکان، ئەمە تەوەریەوە دەبێ بۆ ئەمە کێشەیەکی بەردەوامی لە دوای 16 ئۆکتۆبر ئەم کێشە بەردەوام هەبووە، ینی تا ئێستا نزیکەی 120 پۆست لە کورد وەرگیراوە و دراوە بە پێکاتی عەرەبی تورکمانی لەم شارە. ئەمە کێشەیەکی بەردەوامە، بەشێکی پەیوەندی بە ئێرەوە، بەشێکی پەیوەندی بە بەغاوەیە، بەشێکی پەیوەندی بە نێوان حکوومەتی یاریەم و حکوومەتی عێراقەوەیە، دەبێت چارەسەر بکرێت، چونکە ئەوان بەردەوام لەگەڵ تعریبکردن، لەگەڵ گۆڕینی پۆستە ئیداریەکان، لەگەڵ فشار دروستکردن بەسەر پێکاتی کوردی لەم شارە بەردەوامنەوەن. ئێمەش دەبێت فشاری خۆمان دەست پێ بکەین و بەرگری لە خواستەکانی میلەتەکەمان لە کەرکووک بکەین. بۆ هاوڕێشوان بەرپرسی حزبی زەحمەتکێشان لەقی کەرکووک دیارە وەک میوانەکەم ئاماژەی پێکرد کە مەبەستی کۆبوونەوەکان بۆ چەند خەڵک دەگەڕێتەوە کە گرفتی کەمی خزمەتگوزاری، کەڵەکە بوونی خۆڵ و خاشاکی زۆر لەسەر شقامەکان، گرانی نرخی مۆلیدە ئەهلیەکان، گۆڕینی پۆستە ئیدارەکانی کە لە کورس دەسەندرێتەوە دەدرێت بە عەرەب و تورکمانەکانی پارێزگاکە، ئەمانە تەوەری کۆبوونەوەکە دەبن و هاوکات دیاریکردنی ڕۆژێکیش بۆ خۆپیشاندانێکی بەرفراوان لە پارێزگاکەدا، ئەمانە تەوەری کۆبوونەکانیان دەبێت. وەروەها سەبارەت بە گۆڕینی پۆستە ئیدارەکانش کە تازەترین گۆڕانکاری پۆستە ئیدارەکان بەڕێوەبەری کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکانی ئەراڵەقی کەرکووک لە کورد سەندراوەتەوە دراوە بە عەرەبێک، ئەمەش ئەوەی هێندەی دیکە نیگەرانی لای حیزب کوردستانەکان دروست کردووە. هەروەها ئەمەژە بۆ بکەم کە جوڵانەوەی نوێی نوێ کە لەسەر تای دروستبوونیەوە تاوەکو ئێستا لە کەرکووک بەشداری کۆبوونەوەی لایەنە سیاسیەکانی نەکردو، هەروەها پارتی دیموکراتی کوردستانیش لە دوای 16 ئۆکتۆبرەوە بە هۆکارەوەیەوە ئەم دۆخی لە ئێستا لە کەرکووک دەگوزارێت دۆخێکی ئاسکەتارێتە، بەشداری کۆبوونەوەکانی نەکردووە. بەڵێ من دەگەڕێمە لایەوە. بەڵێ دیار سوپاس بۆ گواستنەوەی تەواوی زانێرە.